سڵاتان لێبێت و بەیانیتان باش بۆ هیوایکە لەش ساغ و تەندروست و سەلامەت بن. هیوادارم کە ئەمڕۆژ ڕۆژێکی پڕ لە خێرخۆشی، پڕ لە تەندروستی، پڕ لە شادیتان دەست پێ کرده بێت و هیوایەتان بۆ خوازم کە بە بەرنامەکەی ئێمە وزەی ئەرێنی بۆ ئێوە لە شاشەی کوردستان 24ەوە بۆ ماڵەکانتان بگوازرێتەوە. ڕۆژێکی پڕ لە هیوا و ڕۆژێکی پڕ لە کارتان بۆ ئەخوازم. هەر وەک بینیمان ئەمڕۆ تۆزێ کەش و هەوا ئەتوانم بڵێم تۆزێ هەورە و نمە بارانیش هەبوو. هیوادارین کە کەش و هەوا کەمێک پلەکانی بێنە خوارەوە، هەرچەند کەشماسیێڵێت ڕەنگە ئەمڕۆ پلەکانی گەرما یەک تۆز بەرزتریش ببنەوە. جا زانیاری زیاترتان سەبارەت بۆش پێ ئەدەم. جگەلەوە ئێمە تەوەری سەرەکی بەرنامەکەمان ئەمڕۆ سەبارەت بە لاوانە بێت، چونکە ئەمڕۆ ڕۆژی جیهانی لاوانە، پیرۆزبایی لە لاوانی هەموو جیهان و لاوانی کوردستانیش بە تایبەتی تر ئەەکەم و ئەوە لە یاد نەکەین کە لاوێتی شتێکە یاخود سەرمایەیەکە کە یەک جار ڕوو ئەدات، هیچ کاتێکی تر دووبارە نابێتەوە، تا لە ناو لاوێتیین بە سوود لە لاوبوونمان وەربگرین و هەم ببینە مای خێر و باشە بۆ خۆمان و هەم بۆ نیشتیمان و بۆ وڵاتیشمان. جا ئەم ڕۆژتان لێ پیرۆز دەکەم بۆ هیوایی کە لاوەکانمان هەمیشە لەش ساغ بن، تەندروست بن، بە ئاوات و بە ئامانجەکانیان بگەن، هەمیشە لە هەوڵدا بن. سەرەتاش لەگەڵ هەواڵەکان دەست پێکەم لە کورسێک لە هەواڵەکان کە کۆمەڵێک هەواڵی ناوچەکە و هەروەها دەوروبەرمان و وەجگەلەوە چەند هەواڵێکی جیاوازیشی تێدا لەگەڵم بن بۆی کە بینەر و بسەری هەواڵەکان بن بە کورتەیەک و دواترەچینە ناوبڕگەکانی. لەسەر فەرمانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاردرا وەک هەنگاوی یەکەم بڕی 7 ملیار و 680 ملیۆن دینار بۆ چارەسەرکردنی کێشەی کەماوی چەمچەماڵ خەرج بکرێت. هەروەها سەرۆکی حکوومەت دەستگا پەیوەندیدارەکانی ڕاستپاردۆ کە دەست با هەنگاوی پێویست بکەن بۆ چارەسەرکردنی کێشەکە بە شێوەیەکی بنەڕەتی، بە تایبەتی جێبەجێکردنی پرۆژەی ئاوی گۆپتەپا چەمچەماڵ. مەسرور بارزانی جەخت لەسەر ئەرکە لە پێشینەکەی حکوومەت دەکاتەوە کە پەیوەندی با چارەنووسی داهاتووی خەڵکی کوردستانەوەیە. لە تۆمارێکی ڤیدۆییدا کە لە هەژمارەکانی خۆی لا تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوی کردوەوە، مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەژێر ناونیشانی بنیاتنانی ئابوووریەکی بەهێزتر و فرەچەشن بۆ ئایندەی خەڵکی کوردستان دەڵێ فرەچەشنکردنی و هەمەجۆرکردنی داهاتەکان ئەرکێکی لە پێشنەی حکوومەتی هەرێم بووە. بەڕێوەبەرایەتی گشتی کەشناسی و بوومەلەرزەزانی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا ڕایگەاندووە پێشبینی دەکرێت ئاسمانی هەرێمی کوردستان بگۆڕێت بۆ نیمچە هەور و هەروەها ئەمڕۆ کەمێک فروشکە باران لە باشووری شاری دهۆک و دەوروبەری شاری هەولێر دەبارێت. بەڕێوەبەرایەتی گشتی کەشناسی و بوومەلەرزەزانی ئاماژەی بۆش کردووە بەراورد بە دوێنێ ئەمڕۆ پلەکانی گەرما کەمێک بەرزترە بنەوە. خێرایی بە لە دوای نیوەڕۆ چالاک دەبێت بۆ 20 کیلۆمەتر لە کاتژمێر. ناوەندی ڕاگەیاندنی ئەلکترۆنی عێراق لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردوەوە لە مۆدا کۆمپانیای فەیسبوک ڕێگا بە پڕۆپاگاندەی سیاسی نادات لە تۆڕەکەیدا پێش بەدەستهێنانی ڕەزامەندی. بڕیارەکەش لە مانگی داهاتوو دەچێتە بواری جێبەجێکردنەوە. بە پێی بڕیارەکەی فەیسبوک ڕێگە بە هیچ پڕۆپاگەندەیەکی سیاسی نادرێت ئەگەر سەرچاوەکەی ناوخۆی عێراق نەبێت. ئەوەش لە پێناو ڕێگریکردن لە دروستبوونی کاریگەری دەرەکی لەسەر هەڵبژاردنەکان. پێویستە ئەوانەی پڕۆپاگەندە دەکەن ناسنامەی فەرمیان هەبێت کە لەلایەن حکوومەتی عێراقیەوە دەرکرابێت. هەر زانیارێکی دیکە سەبارەت بە کۆمپانیای فەیسبوک کە ڕایگەاندووە لە ماوەی داهاتوو زانیاری ناڕاست و هەڵمەتە میدیایەکانی دژ بە ڤاکسینی کۆرۆنا سنووردار دەکەن و سەرجەم ئەو بڵاوکراوانەش دەسڕێنەوە کە ناوەڕەکەکانیان لەبارەی ڤاکسین ڕوونکردنەوەی زانستی بەدواوە نیە. ئاماژەی بەوەش کردووە لەو ماوەیەدا زیاتر لە 243 پەڕە سڕاونەتەوە کە بەشدار بوون لە بڵاوکردنەوەی زانیاری ناڕاست و زۆرترین بەشی هەڵمەتەکەش لە هیندستان، ئەمریکای لاتین و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەنجام دراوە.
کۆتاییم بە کورتێک لە هەواڵەکان هێنا و دەچێنە ناو ناوەڕەکەەوە بە باسی سروشت دەست پێکەن لەگەڵ. بەڵێ لە سەرەتای ئەو بابەتانی کە ئامادەمان کردووە بۆ ئێوە وا جوانترە کە هەمیشە ئێمە بە بابەتێک یاخود بە و ئین-هاوس و ئەو راپۆرتانی کە هاوکارانمان ئامادەیان بکەن هەوڵێوە دەین ئەو بابەتانە بن کا وزە بە ئێوە ببەخشن بابەتێ بن جوان بن نەوازشی چاوەکانی ئێوە بکەن بۆیە بەهۆی بوونی سروشتی جوان و کەش و هەوای لەبار و گوڵ و گوڵزاری زۆری کوردستان دەمانوێت ئەم بابەتە بخەینە ڕوو کە ناوچەی شارباژێر لە سنووری پارێزگای سلێمانی بە یەکێک لە ناوچە گرنگەکانە دائەنرێت و بۆ بەخێوکردنی پەروەردەکردنی هەنگ زیاتریش بەشێک لەو هاوڵاتیانە وەکو ئارەزوویەک خولیایانە کە هەنگ بەخێو بکەن و بەشێکیشیان وەکو سەرچاوەیەک بۆ بژێوی ژیانیان هەنگ بەخێوەکەن و ماوەی 25 ساڵە هاوڵاتیەکی سلێمانی گەڕاوەتەوە گوندی موبڕەی سەر بە شارۆچکەی چارتە هەنگ بەخێوەکە لە شارۆچکەکەی خۆی ئەو هاوڵاتیە ئەزمونێکی باشی لە بەخێوکردنی هەنگ هەیە ساڵانە 100 کیلۆ ماشەڵای لێبێت هەنگە خاتە بازاڕەکانەوە بەڵام ساڵ بەهۆی وشکە ساڵی و کەمی باران شیلێ گوڵەکان کەم بوونێتەوە ئەوەش بێگومان کاریگەریە خاتە سەر بەرهەمی هەنگی بەڵام با کارکردنەکەی ببینین لێرەوە پاڵپشتی بکەین. شارباژێر بەڕاستی سەوزایەکی زۆری هەیە سپاس بۆ پەروەردگار سپاس بۆخوا کە خەڵکەکەی بەڕاستی خۆیان ناوە بە زەرعاتەوە زۆر باشە شتێکی باشە لەبەرەوەی سوودی هەیە بۆ ئینسانیەت بۆ خەڵکەکە بۆ ئۆکسجین ئەم سەوزایە زۆر جوانە دڵگیرە دڵەکاتەوە ینی من دایم لە ناو شتی سەوزایە دڵمەکرێتە ناو باخوشتا. بسم الله الرحمن الرحیم بەناوی خوا. لای جیرمان خواردە بەدەست ئەم هەنگە خۆرانەوە کەنس ئەمە کە هەنگە خوا بەڕاستی جیرمان خواردەوە بەم ترەقەیە کە ئایتەقێن لێمان دوورەکەوێتەوە باشە. ئێمە لە گوندی موبرا هەنگینەکەمان لەخوای گەورە بەدا 25 ساڵە لەخوا بەزیاد بە هەنگەوانم ئەو هەنگە بەو دووکەڵە کەیفی هەیە سەیری کرد چەندە کەیفی بزانە هەنگێک شەڕ ناکە ئەدە دووکەڵی لێمێ شەڕەکە پێی ناخۆشی عادەکە دەسی لێی. ئەم گەرە هەڵێنێ بەر بۆ بەری اینجا هەنگین بەر بۆ بەریەتە خوارەوە تێیەکە اینجا خەتمێکە نیمۆریەکە ئەم هەنگینە گەر مۆری نەکە کامڵ نییە کاتێک کە سەرەکەی مۆر کرد هەنگینەکە کامڵە بەڵام ئەگەر کامڵ نەبێ ئاوە بێ لە جیازەکە ینی شیلەکەی بێتە خوار سەرمۆر نەبێ کامڵ نییە هەنگینەکە لە زستانە تێک ئەچێ. ئێستا بەدەست هات بە خاڵیشمانە بەڵام بۆ دەموچاو کە کاتێ پێێتە تۆزی ئاجە ناجارە بە بێکڵاو هەرێ منان بەڵام ئێستا ڕەنگە جەوەکە چونکە تۆزە سێبەر بۆ ئەم بەوەی ئەم هەورەوە تۆزێ شەڕەکەن حدودی 50 باغبەت ترشمانی لە ناو گوندی موبڕە. ئێستا ئەمەی پەنا خۆم ڕەنگە جەناب دەگەر بە کامێرەکە دیقەتیەوە هەمووی ترشە لەو لا باخەکەم و کردومە ترشمان زۆرە هەنگینی ترشی دەرەجە یەکترین هەنگینە دەرەجە یەکی هەنگینی ترشە زۆر میمە اینجا کەرتەشیمانەوە هەر هەنگینەکەی زۆر باشە مەیلە و سەوزە هەنگینەکەی خەڵک تەلەفۆنم بۆ کاڵەکە کە 20 کیلۆ هەنگینم بۆ دانێ منەڵم 10 کیلۆ توانم بۆ دانێم لەبەرەوەکو ساڵان هەنگینم نیەم ساڵی وشکە ساڵی بۆ هەنگین زۆر کەمەشیلە کەم بوو ساڵە بۆ 600 کیلۆ 700 کیلۆ تەنێک 800 کیلۆ ئالە حدودەیە بەڵام ئەم ساڵ کەمترە. توتن زۆر بە سوودە ئەمە شیلێکی هەیە بۆ نەخۆشی باروای ناو هەنگ سوودەکانی زۆرە بۆ هەنگ ئێستا ئەم وڵاتێمە توتنی نییە بۆیە هەنگەکەی ئیبادەیە. ڕیحانێ ڕەش تایبەت اینجا ئەو شیلەشی کە تێکەڵاوە هەنگینە بێ هەنگینەکە تامێکی زۆر عجیبی پێدا. هەنگینی ئەسڵ و خاڵص ساڵە ناتوانم
800 کیلۆ تەنێک 900 کیلۆ 700 کیلۆی خەمە بازارەوە لەخوای گەورە بە زیابێ هیچ ساڵێکی سەنگینم نامێنێتەوە. بەڕاستی جێگەی خۆشحاڵیە کە هاوڵاتانی هەرێمی کوردستان پەرە بە بەرهەمە ناوخۆیەکانە دەن هەنگەوانی وا باشمان هەیە یاخود جوتیاری باشمان هەیە کەسانێکمان هەیە کە کاری ئەواکەن کە لە کوردستانە زیاتر جەخت بخرێتە سەر بەرهەمەکانی خۆمان و بەرهێنان هەر لێرە بکەن لێرەوەشت هەناردە بکرێتە دەرەوە و بەو هیوایی کە ئێمەی هاوڵاتی پاڵپشتی بکەین بە کڕینی بەرهەمە ناوخۆیەکان. وەک باسیشی کرد ئەو هەنگوینەی کە لەو جۆرە گوڵە یاخود لە گۆڵی داری ترش بەرهەمەهێنێت بەڕاستی بە شێوەیەکی جیاوازترە و زۆر تایبەتە و زۆر خۆشتریشە. جا هیوادارم تاقیکەنەوە و هەمیشە ژیانتان پڕ بێت لە شیرینی و ژیانتان هەنگویناوی بێت و هەنگوینی بێت. با بچمە سەر باسی ڕەوشی کەشوهەوا. جا ئەویش بزانین ڕەوشی کەشوهەوا بە چ شێوەیەکە کە لە شارەکانی هەرێمی کوردستان هەیە. ئەوە ئەمڕۆ هەولێر هەوریە ئاسمانەکەی هەوری تێدایە. ئەبزانین کوردستانی گەورە بە گشتی بە چ شێوەیەکە لەگەڵم بن ڕەوشی کەشوهەوا. باسی پلەکانی گەرما بوو و هەروەها کەمی باران بینیشمان لە هەندێک ناوچە باران هەبوو لە هەندێکیشی هەر نییە و لە هەندێکیشی یاوە چاوەڕوانین هەورە بەڵام هیچ دار نییە. باسێک لە وشکە ساڵی بکەم هەر سەبارەت بەوە لەگەڵ وشکە ساڵی و بەرزبوونەوەی پلەکانی گەرما باران یەکەم خواستی سەرەکی خەڵکە کە نزاو پاڕانەی بۆکەن وەکو ئەمڕۆ کە من هەورم بینی وتم خۆزگا بێت بە بارانێکی تند و باران ببارێت. بەڵام بارینی باران لە ماڵاتیا لە باکووری کوردستان ڕاستە کە بووە هۆی فێرنکردنەوەی خەڵک بەڵام لە شەقامەکانی ماڵاتیا زۆرێک لە ئۆتۆمبیل و خانووەکان زیانیان بەرکەوتووە و بەهۆی ئەو لافاوی کە لە ئەنجامی و بارانبارینە لە شارەکە کەوتوتەوە. بەڵام
هەندێک لە خەڵک چێژی تەواویان لە بارانەکە وەرگرتەوە کۆی کە بینین ئەو کەسە چۆتە بەردەمی ئەو ئاوەی کە هێتە خوارەوە دیارە لە شوێنەکە وەکو مەرزیبێکی پاک وایە کە چۆت ئەمەش بۆتە هۆیەوەی کە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەم وێنەیە زۆر بڵاو بێتەوە خەڵک وەکو ئەوە بیبینن کە ئەو کەسە وەکو منداڵێک چێژ لە بارانی ئەو بارانباری نەتوندا کات کە لە مەڵاتیا هەیە و هەستێکی خۆش بە خەڵک ئەبەستێت گڵۆپەکانی باران بێگومان هەستی خۆشی بۆ مرۆڤەکان ئەهێنن و وێنەی ئەو کەسە وەک باسم کرد لە تۆڕی کۆمەڵاتیەکان زۆر بڵاو بۆتەوە پۆستێکی زۆریان لەسەر کردبوو کە لەبارەی ئەو دیمەنەوە باسییان کردبوو کە ئەو کەسە زۆر خۆشحاڵیەکی تەواوی پێوە دیارە کە بارانێکی لەو شێوەیە باریوە ئینشەڵڵا هەمیشە بارانی ڕەحمەت بە سەرمانە ببارێت و کەش و هەوایەکی خۆشمان هەبێت. بەڵێ گەنجێنی ئەو دەرفەتە زێڕینەیە وەکوتمان هیچ کات دووبارە نابێتەوە. جا دەمە سەر تەوەری بەرنامەکەمان وردە بەم بابەتە شەچمە ناو تەوەرەکەەوە کە ساڵی 1999 نەتەوە یەکگرتوەکان بڕیاریدا کە لە ڕۆژی 12 ئابی هەر ساڵێک بیکاتە ڕۆژی جیهانی لاوان بە بۆ ڕۆژە بناسرێت. ئەمەش سەرنجڕاکێشانی بڕیاربەدەستان و لایەنە پەیوەندیدارەکانە لەسەر تاسەری جیهان بۆ کێشە و گرفت و پێداویستەکانی لاوان و هاندانیانە بۆ دانانی پلانی استراتیژی و کارنامەی پێویست بۆ ئەو توێژە هەرە گرنگەی کۆمەڵگە وەک نەریتێکی ساڵانە بۆم ساڵ نەتەوە یەکگرتوەکان دروشتنی گۆڕینی سیستەمی خۆراک داهێنانی لاوان لە پێناو تەندروستی مرۆڤ و تەندروستی هەسارەی زەوی کە مەبەست لێی دابینکردنی ئاسایشی خۆراکە بە تایبەت دوای ئەو مەترسیانی پەتای کۆڕۆنا بۆ سەر کۆمەڵگای هەژارەکان دروستی کردووە وەکو دەرەنجامی لێکەوتە خراپەکانی پەتاکە لەلایەکی تریشەوە هاندانی لاوانە بۆ دەست پێشخەری داهێنەرانە لە پێناو تەندروستی مرۆڤ و ژینگەی هەسارەی زەوی. جا ئێستا لەم زانیاری و گرافیکی کە ئێستا ئێوە بینیتان سەرنجمان خست بۆ سەر ئەو دروشمەی کە ئەم ساڵ لە ڕۆژی جیهانی لاواندا خراوەتەوە بۆ قسەکردنی زیاتر ئەوە میوانمان لەگەڵە سەبارەت بەم تەوەرە کە قسەی لێ ئەەکەین بەش نییە ئێمە جەخت بخەینە سەر دروشمی تەوەرەکە بەڵام بەگشتی باسی لاوانەکەم بەگشتی باسی دۆخی لاوان لە کوردستانەکەم کە میوانەکەم کە ژان محەممەد ئەندامی مەکتەبی سکرتایەتی یەکێتی لاوانی دموکرات کوردستانە بەخێر هاتنی سەرچاوان ڕۆژێکی پرچالاکیت بۆ خوازم ڕۆژێکی پڕوزە هیوادارم کە هەروەش دەسەپێکسپاس دەکەم لاوین زەڕۆرەکەوا بین پێویستە یان کەژان لاوی هەرەوەی کە بە تەمەەن بێ بەڕای تۆیان لە دڵەوە لاو بێت کەسەکە و چالاک بێت هەتاوەکو ئینسان تاقە و توانە وزە و با بڵێم ئینرژیەکی وایتیا بێت کە بە بەردەوامی لە گەشە و نمە و با بڵێم پێشکەوتنا بێت ئەو تاکە وەکو تاکێکی گەنج لاو با بڵێم حساب ئەکرێت گرنگ نییە ڕقەمی یاخود ژمارەی تەمەنی چەنە گرنگ ئەوەی تا چەند ئەتوانێت بەرهەمی هەبێت بۆ کۆمەڵگاکەی تا چەند ئەتوانێت خۆی تاکێکی زۆر ئەکتیڤ و تەندروست بێت کەواتە ئەوە هەر ژمارەیە و ئەڕوا با بڕوا گرنگەوێت تا چەندێک دەتوانین چالاک بین ئەم بەیانەمانوێت ئەو چالاکیانی کە ئێوە ئەنجامی ئەدەن هەمووی بخەینە ڕوو ئەوەتر لاوەتیتان دەرخین لاوەتی خۆمیش دەرخەم لەگەڵ ئەوە باشەکە ژان با پێش ئەوەی کە پرسیارەکەم زان پەیامت لەم ڕۆژە بۆ لاوان وەکو لاوێک لە ڕۆژی جیهانی لاوان بۆ هەر لاوێک چییە؟ لە تۆ دەست پێ بکەم ئەم ڕۆژە لە تۆ پیرۆز بێت لە سەررجەم لاوان کچ و کوڕانی هەرێمی کوردستان و لە دەرەوە هەرێمی کوردستان و لاوانی جیهان بە گشتی پیرۆز بێت سەرەتا گەلەوە دەستی پێ بکەین ئێمە وەکو یەکێتی لاوان دیموکراتی کوردستان بەجددی تەنیا ئاکتیڤیتیەکانمان لێک ڕۆژە چڕ ناکەینەوە کۆی ناکەینەوە ساڵێک چاوەڕێکین لە ڕۆژێکە ئێمە قوی خۆمان یاخود بڵێم جموجۆڵی خۆمان زیاتر دەرخین بە بەردەوامی لەبەر ئەوەی کە لاو وای پێویستە بە بەردەوامی ئێمە ماگانە هەفتانە ئەو چالەکانی کە لە سەرتاسەری جیهان ئەکرێت سێمینارە کۆنسێتە ئاکتیڤیتیەکانی با بڵێم کەوا ئەکات لاو ئینگیج بێت لەگەڵ کارە خۆبەخشیەکانە یا بڵێم ئەو خولەکردنەوەی ئەو خولانەیە کە وا لاوەکات لاوێکی ئەکتیڤ بێت دروست بێت پەرە بە تواناکانی بیرێت بە بەردەوامی ئێمە ئەمان ئاکەین لەبەرەوەی کە هەر کۆمەڵگایە کە
جست و چالاکی یاخود بڵێم ئەکتیڤیتی لاوەکانی ڕاوەستا بە کۆمەلگایەکی مردو ئەتوانرێت هەژمار بکرێت و بە پێچەوانەکەشیەوە هەرێمی کوردستانش خۆشبەختانە لە نیوە زیاتری لاوپێکی هێناوە ئەو تەمەنە پێکی هێناوە کە تەمەنێکە ئەتوانێت بنیاتی بنێت ئەتوانێت با بڵم کۆمەلگاکە بنیاد بنێت ئەتوانێت کۆمەلگاکە بەرەو پێشەوە ببرێت داهاتوی کۆمەلگاکە لە سەرشانی ئەوە بۆیە بۆ ئێمە لە زۆر شوێنی تر زەڕورترە کە بە بەردەوامی ئێمە ئەو ئەکتیڤیتی و ئەو چالاکیانەمان هەبێت نەک تەنیایەکێتی لاوەن دیموکراتی کوردستان خۆشبەختانە ماوەی ساڵەکە دەستا و دەست لەگەڵ ڕێکخراوی لاوەکانی سەر بە پارتە سیاسیەکانی تریش ئەمە زۆر باشە دێمە سەر ئەو پرسیارە بزانام لەگەڵ کوێیە کۆنتاکتان هەیە و کۆنتراکتان هەیە چی ئەکەن بەڵام بێگومان لەو ڕۆژانی کە تایبەتن بۆ نمونە بڕوارێک دائەنرێت کە ئەم ڕۆژە ڕۆژی لاوانە لەو ڕۆژانە زیاتر چالاکیەکە چڕترە بێت چکە لەوەی کە مثلەن کاتەکانی تر بۆ نمونە باست کرد کۆنسێرتەکرێت و چالاکیەکرێت و کۆنگراکرێت بابزانم لەمڕۆ چالاکیەکانتان لە کوێ چڕ کردوتەوە بەڵێ سۆمەخان ئێمە لە زاخۆ تا خانەقین چالاکیمان ئامادە کردبوو و چالاکیەکانمان زۆر متەنەوە ئەهمە چەشن بوو و تقریبا تا هەفتەی ڕابردوو گەشتە ستێپەکانی کۆتایی ئامادەسازی و ئامادەکاری بەڵام زۆر بەداخەوە بەهۆی بەرزبوونەوەی پەتای کۆڕۆنا لە هەموو چالەکیەکان تەجمید کرا بۆ ماوەیەکی کاتی ئێمە ڕامان نەگرت لە بەروی ئەتوانین ئەگەر لە 12 شانە بێت لە ڕۆژێکی ترا بیکەین بەڵام بە زەڕور مازانی کە پاراستنی تەندروستی و گیانی خەڵکو و لاوەکانمان باشترە لەوەی کە ئێمە چالاکیەکەین و خوانەخواستە بەشێکی تر لە لاوانمان تووشی پەتای کۆڕۆنا بنجا بەم هۆیەوە ئەنی ئێمە هەموو ئامادەسازیێکیشمان تقریبا کردبوو ڕاوەستین لە چالەکیەکانی ئەمڕۆمان و دوامان خستۆ بۆ کاتێکی تر بەڵام هەر ئەنجامەدرێت بەڵام هەر ئەنجامەدرێت چونکە بە بەردەوامی ئەم ئەکتیڤیتیانە ئەکەین و ئەش بێت کەوا بێت باشە خاتکەژان تۆ لە ناو جگە لەوەی کە خۆت لاوی ڕێک لە ناو چەقی سنتەری شوێنێکی کە ئاگاداری کاری لاوانە ئیدوارد کە تیۆرۆزانێکە ئەڵێت ئەگەر پەپولەیەک لە چین بە بەردەوام باڵ لێبات ئەتوانێت گەردەلوولێ دروست بکات هەتا وەکو ئەمریکا و گەردوولە لێ بڕوادات پەپولەیە بۆ بچکۆلەیە جاوەرە ئەگەر ئێمە لاوەکانمان بەیەکەوە دەست بکەن بە ئەنجامدانی کارێک حەزەکەم چون لە ناو چەقی لاوانی پێما وڵی ئاستی ئەکتیڤ بوونی لاوی کوردستان چۆنە چۆن ئەیبینی ئەکتیڤن سۆڤان خان ئێمە لە مانتیقەیەکی زۆر گەرمە ئەژین بە بەردەوامی با بڵێم گەرم لە ڕووی سیاسیەوە لە ڕووی جم و جۆڵەوە لە ڕووی گۆڕانکاریەکانەوە و هەرێمی کوردستان لە دیدی من و لە دیدی سەرجەم لاوەکانی هەرێمی کوردستانە ناوچەیەکە کە لە هەموو شوێنەکانی تر بۆ ئێمە زەڕورترە تاوەکو بتوانین بە بەردەوامی بە شێوەیەکی پارێزراو بهێڵینەوە ئەوەشکی ئەتوانێت بیکات لەواچێت لە ئێستاە هەنێ دامەزراوی تر بتوانێت بەڵام لە داهاتووە ئەمە لاوەکانن ئەم دووبارە لەم دامەزراونە دەوری خوانە بینین بۆیە زەڕورە ئێمە تا چەند بتوانین بزانین پەروەردەی ئەم لاوانەمان لە ئێستاە چۆنە و لە چه ئاستێکایە و بەروکیەوە ئەڕوات زۆر بەداخەوە لەم چەند ساڵانەی ئەخیرە لە ڕێی میدیا لە ڕێی سوۆشیال میدیا لە ڕێی هەنێ دامەزراوی نامەسئول لاوانمان بە شێوەیەکی کوێرانە ئاراستە ئەکران ئەتوانم بڵێم لاوەکانمان تا ڕادەیەک ناتوانین مطلق بین لاویشمان هەیە زۆر بەرهەم هێنەرە و زۆر ئەکتیڤە و بەڵام ئەگەر بیتە سەر ڕێژە بەڵێ ئەو لاوانی کە مشەخۆری پێ ئەوترێت ئەو لاوانی کە بەرهەمی نییە زیاترە ڕێژەکەی جا چۆن ئەمە بتوانین با بڵێم کۆنتترۆل بکرێت بە هەموو لایەک ئەکرێت تەنیا بە ڕێکخراوەکانی لاوان یەکێتی لاوان دیموکراتی کوردستان ناکرێت بەس دەتوانم بڵێم دەوری سەرەکی ئێمە ئەتوانین بیبینین لاوانی ئێمە ئێستا لاوانی هەرێمی کوردستان تووشی تا ڕادەیەک ئەتوانم بڵێم سەرگەردانی بووە لەوەی کە لە واقع ئابژیان لەو دنیا خەیاڵی ئابژی کە بەشێک لە سوۆشیال میدیا پیشانی ئەیات بەشێک لە کەناڵی سێبەر پیشانی ئەیات بەشێک لە جیهەت پیشانی ئەیات کە خۆشی لە واقعەیە ناژی کە پیشانی ئەم لاوەیەت بۆی ئەمە زۆر زەڕورە بۆ ئێمە بتوانین یەک لاوانمان وا لێ بکەین لە واقع ئابژین دوو لاوانمان وا لێ بکەین کە بەشێک بن لە بنیادنا بەشێک بێت لە هەست کات کە تاکێکە پێویستی بەوەیە کۆمەلگاکەی پێویستی پێێتی خێزانەکەی پێویستی پێێتی ئەگەر وایە ئەبێ استراتیژیەکتان هەبێت بەڵێ ئێوە چەقی ئەو استراتیژیان بۆ لاوان چۆن بیان هێنە جۆش چۆن ئەو کارانیان پێ بکەن چۆن هەستی بەرپرسارەتیان لە لا دروست بکەن لە لاوێکی مستەهلکەوە بەکارهێنەرەوە ببێتە بەرهەمهێن چۆن کارتان بۆ کردو چۆن سۆڤان خان ئێمە لە ڕێی چەند چالاکێکی جیاواز و جارێ سەرەتا زەڕورە کە لاو خۆی بناسێت ئاشنا بێ بە تااق و توانای خۆی
چاوەڕی دەستی هیچ کەس و هیچ لایەنێک و هیچ جهتێکی تر نەکات تاوەکو ئامادەسازی بۆ بکات و شت بێنێتە بەردەمی بڵێ فەرمو ئەمە یەک کاتێک کە ئەم لاوە هەستی بە تاقە و توانە وزەی خۆی کرد متمانی بۆ خۆی بۆ دروست بوو ئەتوانێت ئەمە ئەکید لە ڕێی دەورات و خول و ئێمە چالاکیە جۆراجۆرەکانمانەوە ئێمە هەوڵ ئەین کە ئەم تاکە ئەم لاوە بێنینە سەر ئەم ڕێچکەیە ئەتوانێت لە دوای ئەوە ستێپی دواتری پەرە بەخۆی بە پەرە بە توانایەکانی یاخود توانایەکی دیاریکراوە بات کە خۆی تایەتی لە دوای ئەوە هەوڵات ئابوورێکی سربەخۆی هەبێت هەوڵ نایەت کە جیهتێک بە شێوەیەک بیخاتە سەرکار و موچێکی محەددی باتێ و کێشێکی گەورەیە کێشێکی گەورەیە کە کۆتایی بە پلەکان ینی قۆناغەکانی ئەوە چاوەڕوانی و تاوانیشی نییە لەبەر ئەوەی کە وا فێر کراوە وا فێر بووە و لەوە ئەچێت ئەویش مەزلوم بێت و ئەویش تا ئەم مەرحەلەی تەمەنی هەروای تێگەیەنرابێت و هەروە ئاراستە کرابێت ئەمە خۆی لە خۆیان کێشێکی با بڵێم سەرێکیە کاتێک کە گەشتە سەر ئەو قەناعەتی کە ئەم پێویستە تاقە و توانایەکی تایبەت بە خۆی هەیە بەتەکید بەکەمیش ڕازی نابێت خۆی ئەڕوات بە دوای ئەوەی کە چۆن ئابووری خۆی سربەخۆکات کە ئابووری خۆی سربەخۆ کرد اینجا وردەوردە ینی شتەکانی تر ئەڕواتە سەر ڕێچکەی خۆی و ئەتوانێت کە ژیانێکی سابتی هەبێت و سەقامگیری هەبێت و داهاتوێکی ڕوونی هەبێت و هەست بە مەسئولیت کات دەستکات کە ببشێکە لە کۆمەلگا ئەمە هەستکات کە نەوەکانی دوای ئەو چاوەڕی دەستی ئەمن دوو ڕۆژی تر کاتێکە ئێمە ڕاپەڕین کرا ئێمە خەبات کرا ئێمە ئازاد کراین ئەمە کێ کردی خۆ ئەو کەسانە کردیان کە لە تەمەنی ئێمە یابوون لەو کاتەیە ئێمە دوو ڕۆژی تر کاتێکە 10 ساڵ 15 ساڵێکی دیرکە لەم تەمەنەیە نەماین ئەبێ بزانین چیمان کردووە لەو تەمەنەیە بۆ نەوەکانی داهاتوومان وچی چاوەڕێمانەکات دواتر سۆبانخان ئەمە ژیانی خۆمانە یعنی ئێمە خۆمان لە ئێستاە ڕسمی تا ڕادەیەکی زۆر ڕسمی ژیانی خۆمان ئەەکەین ڕسمی داهاتوی خۆمان ئەەکەین بۆیە ئەگەر لاو گەشتە ئەو مەرحەلەیە هەستی بە مەسئولیت کرد هەستی درکی بەو تااقەتوانیانەی خۆی کرد کە هەیەی دواتی وردە شتەکان ئەچنە سەر ڕێچکەی خوان ئێمە لە ڕێ خولە جیاوازەکانمانەوە بە خۆشحاڵیەوە لە زاخۆ تا خانەقین ئێمە ناوەندی باڵامان هەیە و سەدان کادرمان هەیە کە بەجددی کادری بتوانە و پڕوزە و پرتاقە و پڕ ئەنرژین و ماندوو نابن نازانن ماندوو بوون چییە ئەگەر هەفتەی ئیسراحەت بێت جموجۆڵێکە کەوێتە ناویانەوە خۆیان پەیوەندیەکان چی بکەین بۆ بەرنامەیدا ئەمە جێ خۆشحاڵیە ئەمە پەڕی با بڵێم ئەمە لێ پێەیە هیوات ئاياتێک کە تۆ تا ئێستا لاوت هەیە ئەوە نەزیینوە ئەوەنە ئەکتیڤە جەلەر لەم ڕێگەی ئەم ناوەندە باڵایانەمەوە لە ناوەندە باڵایانەمانەوە لە ڕێگەی ئەم با بڵێم گروپاتانەمانەوە ئێمە بە بەردەوامی ئەم چالاکیانەمان کردووە و هەوڵمان ناوە کە لاوانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی ڕنگ و دین و ئاین و بیر و بۆچوونی لاوێکی تەندروست بێت بۆ کۆمەلگاکەی بۆ خێزانەکەی تەواوە هەر بە دوچوونێک بۆ قسەکەی تۆ خات و تاڕق سوێدان ئەڵێت ئەو کەسێکە زۆر لە بواری گەشەپێدانی مرۆی بە تایبەتی بۆ لاوان قساکات ئەڵێ ئەو لاوانەی کە چاوەڕوانی دەسەڵاتێکەکەن شوێنێکەکەن دایان بمەزرێنن خوان بەدەستی خوان داوای دیلێتیەکەن داوای دیلێتی مەکەن هەڵ بدەن خۆتان کار پەیدا بکەن بە شێوەیەک بێت کە ئێوە خەڵکێکی دیکە بخەنە سەرکار و ببنە سەرچاوی بژێوی ژیان بۆیان بۆیە ئەو کار و چالاکیانەی ئێوە ئەچێتە ئەو بازنەوە کە زیاتر وا لە لاوان کەن خۆیان ببنە کەسێکی وە بەرهێن ببنە کەسێکی چالاک یان وەڕایان ئەهێنن کە پشت بە شوێنێکی دیکە بەستن ئێمە جۆرە چالاکیەک ئێمە 3 ساڵە لە ناو ئەو ڕێکخراوەیە دەستمان بەکار کردو و تەکمیلەی ئیشی برادرانی پێش خۆمان ئەەکەین یەکێک لەو خولانی کە زۆر زۆر ئێحتیمامان پیا و بە بەردەوامی یەک جار و دووجار نەبوو لە سەرجەم ناوەندە باڵاکانمان ئەوە بووە کە چۆن گەنج هەوڵ بیرێت بە بڵێم پەرە بە توانایەکی دیاریکراوی بیرێت خولی تایبەتی بۆ بکرێتەوە هەیە لە تەکنۆلۆژیا باشە هەیە لە کاری دەستیا باشە هەیە تەنانەت خاتون و کوڕمان هەیە لە درومانیا باشە هەیە لە بەرنامە با بڵێم تەکنۆلۆژیەکانە باشە هەیە لە کاری دەستی با بڵێم دارتاشی و هەنیشتی ترا باشە ینی هەوڵمانیاوە ئەم گەنجانە ئەم لاوانە لە کاتی فەراقیانە کاتێککە پشووی خوێندنە یاخود تەنانەت ئەگەر پشووی خوێندنیش نەبێت خولمان بە بەردەوامی هەبێت لە ڕێی کەسی پسپۆرەوە تاوکو ئەو گەنجە لەو تەمەنەیە بەهری خۆی بدۆزێتەوە ڕێچکەیەکی خۆی بدۆزێتەوە. باست لە ئەو ڕێکخراوانە کرد کە ئێوە لە هەموو کوردستانە فەرعتان هەیە و بنکەتان هەیە و کار دەکەن وتم با بزانم هەماهەنگیەکانتم ئەو کات دواتر پرسیارە لە یەکەم
بازم تا چەندێک هەماهەنگیتان چ لە ڕێکخراوەکانی ناوخۆیی چ لە دەرەوە هەماهەنگیتان هەیە لەگەڵ لاوانی دەرەوە کۆنتاکت بکەن ئێمە لەگەڵ لاوانی دەرەوە بە بەردەوامی کۆنتاکتمان هەیە و هەتا ئەو کاتێک کە پەتای کۆڕۆنا بەم شێوەیە بڵاو بووە و هەموو ڕێگەکان بۆ با بڵێم گەیشتن بە دەروەی وڵات گەشتە ئەم لووتکەیە ئێمە بە بەردەوامی ئەکتیڤیتیمان بەشداری ئەکتیڤیتیەکانی دەرەوەمان کردو و لاوانی جیهانیش داوەتی ئەکتیڤیتیەکانی ئێمە بوون و بانگێژنامەمان کردوون بەڵام ئەوەی لەم ماوەی ئەم 2 ساڵە ئێمە بە گرنگمانزانی و بە تایبەتی لەم نزیکی ئەم 2020 بۆ 21 ئەوە بوو کە نەک هەر ئێمە یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان لاوانی سەرجەم پارتە سیاسەکانی تر هەستمان بۆ کرد کە بەجددی فەراغێکی ئینتیمایی نیشتیمانی لەناو لاوانی کوردستانە هەیە بۆیە گەشتینە ئەو قەنەعەتەی ئێمە زۆر پێویستە بەدەر لە هەموو ئایدۆلۆجی و بیر و بۆچوونە کە هەمانە چۆن هەوڵ بین لاوانی کوردستان بە یەک پاکێج بە یەک چۆن دڵبەندی نیشتیمانی و نیشتمان پەروەری بۆ لاوان ئەگەڕێنەوە یەک دەستی یەک دەنگی و لە ڕێی چەند ئەکتیڤیتیەکی متەنەوەی با بڵێم یەکگرتووی 12 ڕێکخراو ئێمە لەناو ئەنجومەنی لاوانی کوردستانە ئەندامین کە سەرجەم لایەنەکانەگرێتەوە هەوڵمانیاوە لە ڕێی چەند دیدارێک و لە ڕێی چەند با بڵێم بەرنامێکی جیاوازە هەموو لاوان ئێمە کۆ بکەینەوە ئاراستیان کەین بەوەی کە چۆن نیشتیمانی خۆیان خۆش بێت چۆن هەوڵ بن چۆن با بڵێم متمانیان بە تاقوتوانێ خۆیان بۆ دروست بێت و هەر بە و مناسبێش و ئەمڕۆ لە شاری سلێمانی چەند ئەکتیڤیتێکی با بڵێم جیاواز هەیە کە ئەنجومەنی لاوانی کوردستان تایە هەمووی بەبێ جیازی بەشدارە پانەڵستەکان هەر پانەڵستێک سکرتێری ڕێکخراوێک لەو ڕێکخراوانی لاوانی پارتە سیاسی جیاوازەکانە ئەمە خۆی لە خۆیان ئەتوانم بڵێم مۆدلێکی تازەی کارکردنە ئەمە خۆی لە خۆیان پێویست بوو ئەوە زووتر بکرێت ئەم مۆدلە تازای هەستان کردووە بەرەو ئامانجەکە نزیکی کردو بەڵێ بەرەو ئامانجەکە نزیکی کردوین ڕوئیای لاوان بە شێوە لە شێوەکان لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئەگۆڕێت بەوەی کە لە جیاتی ئەوەی ئینی با بڵێم پرایۆریتی نیشتیمانەکەیەتی سەرەتا زەڕورەکە تۆ کار بکەی بۆ نیشتیمانت کارکەی بۆ هەرێمەکەت ئەنجە دواتر کارکەی بۆ پارتە سیاسیەکەت کە ئەوەش بە دڵنیاییەوە ڕێبازی ئیشکردنی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان بۆ بەڵام هەست ئەگەر ئێوەش لاوەچی ئەو شاتێ بن کە لە ئێستایە ئەو هەستکردن بە مەسئولیەتە با بڵێم زیاتر گرنگی پێیراوە لەبەر زەڕوریەتی ئەو بارودۆخی کە لە ئێستایەتیایی باشە کەمێ باس لە سۆشیال میدیا بکەین لاو هەر بە خودی سروشتی خۆی کەسایەتیەکی هەیە کە زوو کاریگەری لەسەر ئەکرێت وەلاوی کوردیش کاتێکی زۆر لە ناو سۆشیال میدیا و لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان بەسەر ئەبات پێچان وایە کە تۆڕە کۆمەڵایەتەکان بوونەتە گرفت یاخود بە پێچەوانەوە بوونەتە یارمەتی دەر بۆ ئەوەی کە لاوی کورد بەرەو پێشەوە بچێت سۆفان خان ئەتوانرات تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر خزمەتی لاوی هەرێمی کوردستان و هەموو لایە بکەن لە سەرتاسەری جیهان هەموو تاکێک کات بەڵام بەداخەوە وەکو بەشێک لە وەسیلەکانی تر کە زۆر جار لە لای ئێمە سوئی بەکارهێنان هەیە سۆشیال میدیاش هەر بەم شێوەیە ئەتوانم بڵێم ئەمە مطلق نییە بەڵام ئێمە باسی ڕێژە بەرزەکە ئەکەین کاتێک کە لاوێک دائنیشێت بێ ئیش لە ماڵەوە ئەتر ئە هەر هۆکارێک بێت ئایا کاری نییە ئایا پشوویەتی لەناو ئەو سۆشیال میدیا لەڕێ ئەو پیجە با بڵێم سێبەرانەیە ئەسوڕێتەوە ئەو پیجە سێبەرانە کە هەریەکە و ئایدۆلۆجی و بەرنامەی و شوێنێک و با بڵێم وڵاتێک و کەسێک و لایەنێکە دنیایەکی خەیاڵ بوو ئەم لاوە دروست ئەکات بێ هیوای ئەکات پیرۆزیەکانی لا ناشرین ئەکات ئەم گەنجش گەنجێکە ینی با بڵێم لە سەرەتای دروستبوونیایەتی وەکۆی کە تۆتت زۆرترین و زووترین شتەکان کاریگەری لێ ئەکات دنیایەکی بۆ دروست ئەکات بۆ نمونە ئێستا کۆچی گەنجان لە لووتکەیە و دەردێکە کە بەجددی هەمومان ئازارەیات و زەڕورە کە لەسەری بۆستینەوە و ڕاگیرێت یاخود کەم کرێت یاخود سنووردار بکرێت کاتێکێت باسی دنیایەکی بۆ نمونە دەوڵەتێکی پێشکەوتی بۆ ئەکات کە چەندین سەدەی ئەو دەوڵەتە دامەزراوە سیستەمی هەیە لە شوێنێکی ئامانە لە شوێنێکی سەقامگیرە و زائیدەن لەگەڵ ئەوەشە ئەو دنیای کە ئەو با بڵێم ئەو ئەکاونتە یاخو ئەو پیجە ئەو لایەنە پیشانی ئەم گەنجی ئەیاد واقع نییە تاکێک کە ئەگەر بچێت لە وڵاتە بژی لەوە ئەچێت زۆر پێویستی بە هەوڵ و مادووبوون بێت تاکو بتوانێت ژیانی خۆی تەنزیم بکات بەڵام وا پیشانی ئەم گەنج و ئەم لاوەیەیە
کە ئەمە بەهشتا ئەمە ئەتوانێت با بڵێم هەموو ئامادە سازیەکان و هەموو خۆشبەختەکانی ژیان کە پێویستێتی تاکێک پێویستی گەنجی پێویستێتی بۆی بهێنرێتە بەردەمی بەبێ ئەوەی ئەم هیچ هەوڵ با ببێ ئەوی ئەم هیچ با بڵێم هیلاکێکی پێوە ببینێت ئەمە وای کردووە کە سوۆشیال میدیا دەورێکی بەجددی خراپ ببینێت و سانسۆری لەسەر نییە و تا ئێستا نەتوانراوە بە تەواوی بە شێوەیەک لە شێوەکان کۆنتترۆل کرێت و کە کۆنتترۆلکردنیشی ئاسانێ بەڵام کە زەڕورە پێویستە بکرێتەوە لەبەر ئەوەی کە گەنجی ئێمە بەرەو هەڵدێرە بات گەنجی ئێمە بەرەو بێهیوایی ئەبات بە شێوەیەکی لە پرسە نیشتیمانی و نەتەوەیەکانە ئەگەر سەرنج بی ئەگەر بەشێک لە گەنجان و لاوانمان لە ڕێی سوۆشیال میدیاوە لەسەر ئاسی جیهانی خزمەتی پرسەکە بکەن بەشێک لە پیجی سێبەر و کەسایەتی با بڵێم نێگەتیڤ لە ناو سوۆشیال میدیایە هەوڵ ئەیات ئەمە لابات ئەمە تەجمیر کات ئەمە بشکێنێت ئەمە زۆر زۆر سۆڤان خان کە ئیشی لەسەر بکرێت لەبەر ئەوەی کە میدیا و سوۆشیال میدیا بزات ڕاستەوخۆ لە ناو ماڵەکانە ڕاستەوخۆ لە ناو لە بەردەم ئەم بەربەستێک نییە تا هیچ بەربەستێک نییە بزەبت باشە سکرتارەتی یەکێتی لاوان چۆن هەوڵی داوەکە بچێتە ناو لاوانەوە ئەستەمە دەستگەیشتنی لاوان بە ئێوە یاخود ئێوە بە بەردەوام لە ناوەندەکانی خوێندن و لە زانکۆکان و لە پەیمانگاکان لێوێ بوونتان هەیە لەوێ هەژمونتان زیاترە یاخود گەیشتنی لاوان بە ئێوە بۆ گەیاندنی ئەو داواکاریانی کە هەیەە ئەگەر بە کورتی خۆشببختانە ئێمە لە ڕێی ئەو بارەگا و ئۆفیسانی کە لە سەرتاسەری هەرێمی کوردستانە زاخۆ تا خانەقین هەمانە بە بەردەوامی لاو ڕووی تێئەکات و کاتێک کە ڕێکخراوە جموجۆڵی زۆری هەبێت و ئەکتیڤیتی هەبێت و دەرگاکانی واڵا بێت بۆ هەموو لایەک ببێ فلتەر بەدڵنیاییەوە لاو سڵ ناکاتەوە لەوەی کە بچێت ئەگەر لە مەرحەلی یەکەمی شابێت تاوکو ئەچێت و ئەزانێت چی ئەگوزارێ یاخود چی لە بەرنامەی ئەم ڕێکخراوەیە ئەچێت تاوکو بتوانێت فلتەری کات یاخود بەردەوام بە یا بەخود بەردەوام نەبێت بە بەردەوامی ئێمە لاوەکان ڕوومانتیەکەن کچ کوڕانی هەرێمی کوردستان ڕوئەکەنە ناو ئۆفیس و بارگاکانی ئێمەوە و ئەمەش ئێمە بە دەرفەتمانزانیوە کە بە بەردەوامی لە ڕێی ئەو کادرانەمانەوە لەنا ئەوەوەندە باڵایانە با بڵێم گفتوگۆ و ڕائگۆڕینەوە هەبێت لەگەڵ ئەو لاوانی کە تازەیەنە ناو ڕێکخراوەکەوەی یاخود شەرنی ئەندام بێت هەرتەنیا هەنێجار هەیە بۆ سەردان ئەچێت بەشداریکردن لە ئەکتیڤیتیەک ئەچێت بۆ دانیشتنێکی لاوانە ئەچێت تاوکو ڕاوبوو بۆ چون بگۆڕێتەوە بزانین بە بەردەوامی ئەبدەیت هەبێت لاوچی پێویستە چی ئەوێت هەر منتیقەیەک و تایبەتمەندێکی خۆی هەیە هەنێک منتیقەمان هەیە بە بەردەوامی داوای جۆرێک لە ئەکتیڤیتی دیاری کراوەکەن هەنێکی تر هەیە پێ داوای جۆرێک لە ئەکتیڤیتێکی تر ئەکات زۆر جیاواز لەگەڵ منتیقێکی ترا بۆی ئێمە هەوڵمانیاوە لە ڕێگەی ئەم جیاوازیانەوە بتوانین خۆمان بگونجێنین لەگەڵ داواکاری و تەڵەبیاتی ئەو لاوانە بەپێی ئەو تەمەنە بەپێی دید و بۆچوونیانە بەپێی تەبیعەت و کولتوری منتیقەکەیانە بەپێی ڕەگەزەکەیانە زۆر باشە من ئاوها دەبینم کە ئێستا باسی لێوە ئەەکەیت ڕەنگە ئێوە ئیشێکی زۆرتان کرد بێت ماندووبوونێکی زۆرتان بینی بێت بەڵام ڕەنگە هێشتا زۆر زیاتریش پێویست بێت و چاوەڕوانی ئەوە ئەەکەین کە لاوانمان ئەو ئینتیمای نیشتمان پەروەریە ئەو دڵبندیە بە نیشتمانی بۆ دروست بێت چکە سەرەتای هەموو پێشکەوتنەکانیان هەر ئەوەیە و زۆر سپاسانەکەم و دووبارە پیرۆزبایی ئەم ڕۆژەتان لێ ئەەکەم هیوادارم کە سەرکەوتوو بن خاتو کەژان محەممەد ئەنداوی مەکتەبی سکرتارەتی لاوانی دیموکراتی کوردستان بەڕێزی زۆر سپاس دەکەم سپاس بژیت زۆر سپاس بەڵێ باس لە بابەتێکەکەم لە دوای ئەوەی کە کۆتاییمان بە چاوەرەکەمان هێنا هەندێک کەس هەیە هەر لە سەرەتای لاوێتیەوە بیر لە دوا ڕۆژی ئەکاتەوە بۆ نمونە ئێستا باسی ئەم خانماکەم کە هەر لە سەرەتای لاوێتیەوە کە خانمێکە لە سیواسی باکووری کوردستانە بە خەڵاتێک کە لە بووکێنیەکەی لەلایەن هاوسەرەکەوی پێیدراوە سەرمایە گوزاری ئەکات ئەبێتە خاوەن گاوداریەک بخۆی کێڵگەیەکی تایبەت بەخۆی دروست دەکات بۆ پرۆژەیەک کا پرۆژێک گاوداریەوە ڕۆژانە سەرقاڵی کارکردنە بێت لە پرۆژەکەی و ڕۆژ لە دوای ڕۆژ گاوداریەکەی گەورەترە بێت و بەرهەمدارترە بێت. زوڵەیخا 25 ساڵ لەمەوبەر بە وەرگرتنی خەڵاتێک لە هاوژینەکەی کە دوو گامێش بووە دەستی بەکار کردووە. ئەو تازە بوو کە بیری لەوە کردوتەوە لە ڕێگەی ئەو دوو گامێشە ببێتە خاوەن کار و پیشەی خۆی و هاوکاری هاوسەرەکەی بێت. من بە پشتیوانی هاوسەرەکەم دەستم بەم کارە کرد و بوومە گاودارێکی سەرکەوتوو بێگومان هەر کەسێکم کارە بکات دڵنیام سەرکەوتوو دەبێت من پێم وایە کە دەبێت خانمان خاوەنکاری خۆیان بن.
ڕاستە ئەو بە دوو گامێش دەستی بەکار کردووە، بەڵام ئێستا لە گاوداریەکەی خاوەن 120 سەر لە گاو گامێشە. بەو داهاتەی کە دەستی دەکەوێت جگەلەوەی هاوکاری هاوسەرەکەی لە ڕووی مادیەوە دەکات توانیوێتی هەردوو کوڕەکەی بە هەمان داهات بنێرێتە زانکۆ و خوێندن بە سەرکەوتووی تەواو بکەن. ڕاستە من بە دوو گامێش دەستم پێکرد، بەڵام کە ئەوان زاوزیان کرد گۆلەکەکانیانم نەفرۆشت و وەک منداڵێک چاودێریانم کرد، بەم شێوازە بەرەم بەکارەکەمدا تا وردە وردە ژمارەیان زیادی کرد. زولێخا ئێستا بەرهەمەکانی شیر و پەنیر و ماست و کەرە و قەیماغ و هەموو بەرهەمە شیرەکانی دیکەی گاوداریەکەی لە ناوچەکەیان ناوبانگی پەیدا کردووە بۆ بەردەوامبوون لە کارەکەی و پێشکەشکردنی بەرهەمی زیاتر و باشتر. سبەینان زوو هەڵدەستێت و بە گرنگیەوە گاو گامێشەکانی بەخێو دەکات و هاوسەر و کوڕەکانیشی یارمەتی دەری. بەڵێ باس لە بابەتێکی ترەکەم کە ئەویش هۆکارە مرۆییەکان وای کردووە کە کێشە بۆ ژیانی ئاژەڵان دروست بکرێت بەهۆی ڕاوکردنی نایاسایی. ئێستا پێشتر باسی ئەومانە کرد ماسی یاخود باڵندەکان یاخود بزنەکێویەکان، بەڵام ئێستا ڕاوکردنە نایاساییەکان دەستی گەیشتۆتە فیلەکان کە لە دارستانەکانی کینیای ئەفریقان. لە ماوەی 31 ساڵی ڕابردوو ژمارەی فیلەکانی ئەفریقا بە ڕێژەی لە 186 کەمی کردو، ڕێژێکی زۆر زۆرە. ڕۆژی 12 ئاگۆستە ئەمڕۆ پێنجشەممە ڕۆژی جیهانی فیلەکانە و بیانوویەکە بۆ بژانەوەی بابەتی کەمبوونەوەی ژمارەی فیلەکان لە جیهان و مەترسی لە ناوچوونیان بە یەکجارێکی. ژمارەی فیلەکان لە ئەفریقیا تا دێت کەم دەبێتەوە و مەترسی لە ناوچوونیان لەسەرا. بە جۆرێکە ژماریان لە ماوەی 31 ساڵی ڕابردوودا با ڕێژەی لە 186 کەمی کردووە. هەر بۆیەش ئاژەڵدارانی ئەفریقیا بەچڕی چاودێری فیلەکان دەکەن و بە بۆنەی ڕۆژی جیهانی فیلەکان کە ڕۆژی 12 ئابە هەموو ساڵێک کار دەکەن لەسەر پاراستنی فیلەکان. ئەرکی سەرشانمانە کە فیلەکان بە تایبەتی بێچوە فیلەکان بپارێزین. زۆربەی ئەم بێچوە فیلانە دایکیان لەدەستداوە. ئێمە هەموو ڕۆژێک چاودێریان دەکەین و ناهێڵین کە هەست بە نەبوونی دایکیان بکەن. ئەگەر بێت و ئێمە چاودێریان نەکەین و خواردنیان پێ نەدەین ئەوا دەمرن. ناوەندێکی تایبەت با بەخێوکردنی بێچوەفیلەکان لە ساڵی 1970 لە دارستانەکانی کینیا لە ئەفریقیا کراوەتەوە. زیاتر لە 263 بێچووی فیلی بێدایک تێدا بەخێوکراون و تا ئێستاش ئەو ناوەندە لە بەخێوکردنی بێچوەفیلەکانی دیکە کە دایکەکانیان لەلایەن ڕاوچەکانەوە ڕاوکراون کار دەکات. دوای ماوەیەک چاودێریکردنی فیلەکان زیاتر لەم ئاژەڵانە تێگەیشتم. زۆر میهرەبانن، زۆر زیرەکن، زوو شتەکان فێر دەبن. دەتوانم بڵێم هاوشێوەی مرۆڤەکانن. هەر بۆیە ئێمەش بە باشی هەڵسوکەوتیان لەگەڵ دەکەین. گەورەبوونیان لە ڕووی قەبارە و هیچ مەترسێکی بۆ ئێمە نییە، چونکە زۆر ئاژەڵێکی ئارام و زیرەکن. لە ساڵی 2008 تا 2011 لە دارستانەکانی کینیا بەهۆی ڕاوکردنی نایاسایی فیلەکان لەلایەن ڕاوچەکانەوە ژمارەی فیلەکان بە شێوەیەکی بەرچاوکەمی کردووە. ئەمەش بۆتە هۆی مەترسی لە ناوچوونی فیلەکانی ئەفریقیا و ڕۆژی جیهانی فیلەکانیش کراوەتە دەرفەتێکی باش بۆ ئەوەی هەنگاوی باشتر بۆ پاراستنی فیلەکان بەهاوێژن و کار بۆ پاراستنی زیاتریان بکرێت. دەنافەرێقی کوردستان 24. بەڵێ دیاردەیەک هەیە کە دیاردەی سوالکردنە، دیاردەیەکی باوە لە هەرێمی کوردستان و دیاردەیەکی ناشرینیشە. بەردەوامیش هەوڵی بنبڕکردنی ئەدرێت و چەند کەسێک بۆ کەمکردنەوەی ئەم دیاردەیە و بە چالاکی بێگومان بۆ ئەم دیاردەیەکە کەمی بکەنەوە هەستاون بە دروستکردنی کورتە ڤیدۆیەک لەسەر دیاردەی سوالکردن و چۆنێتی هاوکاریکردنی ئەو کەسانە تۆمار کردووە. و کورتە ڤیدۆکە لەلایەن جەمال جەباری، تەحسین ئیسماعیل، یوسف ئەکرەم کاری دەرهێنان و تۆمارکردن و مۆنتاژی بۆ کراوە.
بەڵێ بێگومان ڤیددیو کورتە ڤیددیوەیەکی جوانە کە هەوڵی ئەوە ئەدات خەڵک بەوە ڕابێنێت کە فێری ماسیگرتنیان بکات نەک ماسییان بۆ بگرێت و بیانداتێ با فێری ماسیگرتن ببین بزانین خۆمان چۆن ئەتوانین بژەوی ژیانی خۆمان پەیدا بکەین زۆر سپاسانەکەم کە ئەم بەیانە لەگەڵمان بوون بۆ هیواییکە بڕگە و بابەتەکانمان سوودی بۆ ئێوە خۆشەویستە بێت تا بە یەگەیشتنەوەیکی تر لەگەڵتانە بوو ئەو خاتان لەگەڵ ماڵەوە.